تێڕوانینی بزوتنەوەی ئیسلامی چییە لەسەر ئەوەی لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت؟ تا چەند ڕازین لە شێوازی حکومڕانی حیزبە دەسەڵاتدارەکان؟ لە سەرجەم ڕاگەاندراوەکانمان ئەومان بە ئاشکرا ڕاگەیاندووە کە لەگەڵ دۆخی سیاسی لە هەرێمی کوردستانە نین و پێمان وایە حکومڕانەکان لە هەرێمی کوردستانە شکستیان خواردووە لە حکومڕانیکردن لە هەرێمی کوردستانە بە حکمەوەی خاڵی جەوهەری لە ژیان و گوزەرانی خەڵک بریتیە لە بابەتی ئابووری. حکوومەتی هەرێمی کوردستان لە بابەتی ئابووریا شکستیانەوە خۆشی دانی پێناوە کە زیاتر لە 30 میلیارد دلار قەرزارە مەخۆی لە شکستە لە کاتێکا ئەو ئابووری سەر بەخۆی ڕاگەاند و ئاشکرایان کرد کە وەسعی تاک بە تاکی هەرێمی کوردستان زۆر بەرەو باشترێت بەڵام بە پێچەوانەوە بەرەو خراپتر بوو بە شێوەیە لە ئێستاە جەناب دەزانی ئەبێ چاوەڕی بەغدا بکەین کە تەنانەت موچەی فەرمانبەران کە بابەتێکی ئەساسی و بنەڕەتی هەر تاکێکی هەموو عالەمە بابەت ئێمەش و کوردستان مافی خۆمانەکە و موچەوەگرین بەڵام ئەبێ چاوەڕێک بن تاک و بەغدا وەزیری دارایی وەکو خێرخوازێک موچەکە نەرێ بۆ هەرێمی کوردستان هۆکاری سەرەکیشی ئەمە خەلل لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە یعنی هەر نەک لە ئێستا لە انتخاباتەکانی ڕابردووە کە بە شێوەیەکی لە شاو خەڵکیان دامەزراندووە ئەم دامەزران نەبووە بار لە ئێستا بە حکوومەتی هەرێمی کوردستان کەیسە ئەوەشی کە مستحقە وای لێ هاتووە باجی ئەوەدا کە نامستحقە لەبەرەوە وەکو لایەنە ئابوووریەکەی جەنابەت فەرموودوو لە ڕووی سیاسیشەوە قەواری هەرێمی کوردستان لە مەترسێکی گەورایە بە حکمەوەی کە زیاتر لە ساڵێکە انتخاباتی پەرلەمانی کوردستان دواخراوە دواخستنەکەشی زۆرینەی لایەنە سیاسیەکان لەگەڵ ئەوان کە بکرێ بەڵام کۆمەڵک لایەن لەبەر بەرژەوەندەکانی خۆیان 6 مانگ و ساڵ و ئەوانە دوای ئەخن سێژ نەتەوەیەگرتوەکان هاتۆتە سەرخەت کە لە مانگی دەیە کە کۆتا وادێک تایسە دیاری کراوە هەرچەندە ئێستش هەر ئەوەنە دواخراوە ئێستش گومان نەکرێت کە بکریان نەکرێت بەڵام دوجار لە ئێستا تا ڕادەیەک بەرەو پێشونەکانی کۆمیسیۆنی باڵا هەڵبژاردنەکانی عێراق و هەروەها لایەنە سیاسیەکان تا ڕادەیەک لە پێشکەشکردنی کاندیدەکانیان وای کردووە کە ئەمەلێکە بێکە لە مانگیدا هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت ومێ دەکەین کە لایەنە سیاسیەکان نەتەوەییانە بیرکەنەوە لەم هەڵبژاردنەوە نەتەوەییانەوە هەنگاوەکەیان بدەن نەک حیزبیانە و نەتەوەی کورد بکەن بە قوربانی حیزبەکانیان دوجار حیزبەکان شێ لێناو ئەم کەشتیان و ئەوانش لەناوەچن. پێشبینیتان چییە بۆ دوای هەڵبژاردن؟ هیچ هیوایەک هەیە بۆ گۆڕانکاری و باشتربوونی دۆخەکە یان بە پێچەوانەوە ئەگەری ئەوە هەیە دوای هەڵبژاردن دۆخەکە ئاڵۆزتر بێت وەک هەندێک پێشبینی دەکەن؟ وڵای طبعاً پەرلەمانی کوردستان بەداخەوە لەم ساڵانەی دواییە وای لێ هات کە خەڵک زۆر احتیمامی پێنەدا یاخود خەڵک بە شێوازێکی تر سەریکا بەراورد بە ڕابردوو بەڵام دوجار پەرلەمانی کوردستان بابەتێکی یاساییە لە هەر وڵاتێکە هەرێمی کوردستانیش لە بۆشایەکی گەورەیە لە نەبوونی پەرلەمانە لەوانەیە لە ڕابردووە پەرلەمان تا ڕادەیەک هۆکار بۆ کۆکردنەوەی لایەنە سیاسیەکان بە ئۆپۆزیسیۆن دەسەڵاتەوە بەڵام ئێستا زیاتر لە ساڵێکە ئەم بابەتە کۆتایی پێات و داخراوە سێکین لایەنەکان لەبری لێک نزیک بوونەوەیان زیاتر دژایەتی یەکتریەکەن بۆیە پەرلەمان بە باشی و بە خراپیەوە هەبێت باشترە بەڵام بۆ مەرجەی کە باسم کرد کۆمەڵی خەڵک بنێریزە پەرلەمان کە شیاوی ئەو بن ینی لە سیاقی پەرلەمانە بتوان کارەکانیان بکەن ینی بەداخەوە لە ئێستا کۆمەڵی خەڵک کاندید ئەکرێن ئەویش ئاستی هۆشیاری خەڵک نیشاندا لەبەرەوە خەڵکی بێ هۆشیار بێ کە دەنگ بە کی ئەدا و کی ئەنێرێتە پەرلەمان ئیتر هەر لایەنەکە بێ کێشە نییە لەبەری لە لایەنەکانە ئەنواع خەڵکی تایە لەبەرەوە تۆی بە کەسێک بینیتە پەرلەمان لە ڕووی یاساییەوە لە ڕووی اقتصادیەوە بزانێت چۆن هەڵسوگۆتکات نەک ئەوەی کە تۆ لێرە لە بازاڕەوە ئەوەی کە تۆزێک لە دوو تۆڕە کۆمەڵاتەکانەوە 5-6 لایکی بۆیە تۆ کاندیدیکەیت و بچێتەوێ لە تۆڕی کۆمەڵاتی چیەکە بۆ خەڵک لەبەرەوە پێویستە یەکەم لایەنەکان دووهەم خەڵک پێش لایەنەکان هۆشیارتر بێ لەوەی کەکی ئەباتە پەرلەمان چونکە ئەو خەڵکانە تا ڕادێک دەتوانن قەوارەکە یان قورسایی و سەنگی پەرلەمان بپارێزن لە ڕووی دوای پەرلەمان بە تەکید وەک پێشتر باسم کرد ئەگەر لایەنە سیاسیەکان لایەنی نەتەوەی ڕەچاو نەکەن نەیخنە پێش هەموو بابەتەکانی تری خۆیان بە تایبەتی بابەتە حیزبەکانیان بە دڵنیاییەوە وەسعی کوردستان لەمە باشتر نابێت لەبەرەوە پێویستە لایەنە سیاسیەکان بە گەورە هەتاکو و بچووکیان یەک هەڵوێست بن یەک گوتار بن بە تایبەتی ئەوانەی کە پەرلەمانتاریان هەیە لە پەرلەمانی عێراق کە وەکو لە چەند ساڵی ڕابردووە بینیمان لە هیچ شتێکە کۆک نەبوون ینی بگرە زۆر جار لەگەڵ لایەنە عەرەبی سونی و شیعەکان ڕێکەوتن دژی یەکتری لەبەرەوە ئەمە قەواری هەرێمی کوردستانی لاواز کرد ئەم لاوازبوون تا ئێستا بەردەوامە بەڵام ئومێد دەکەین لەم
چەند مانگەی داهاتووە بە حکمی بانگەشەی هەڵبژاردنەکان ئەمە ناگیرێت چکە عادەتەن لە هەموو وڵاتێک بانگەشەی هەڵبژاردن جایەتی یەکتی ئەکرێ لایەنەکان بەڵام ئومێد دەکەین ئێمە بە چاوخشانەوە بە ڕابردوو بە نەسیحەت وەرگرتن لە ڕابردوو لایەنە سیاسیەکان لەسەر مێزێکی گفتوگۆ گوتارێکی وەک چۆنڵی نەتەوەییانە و یەک گوتاری لە پەرلەمانی عێراق و لە کوردی هەرێمی کوردستان و لەگەڵ وڵاتانی دەوروبەریش بە یەک شێواز قسە بکەن نەک ئێستەوەی کە بینین هەر وڵاتێکێت بەجیا لەگەڵ لایەنەکان کۆ بێتەوە لەوانەیە هەر لایەنێک بە ویست و ئارزوی حیزبیانی خۆی با بڵێن بابەتی ناوخۆی هەرێمی کوردستان بە وڵاتانە بڵێ کە ئەمە گرفتێکی گەورەیە و پارچە پارچەکردنی ئەم لایەنانە ئەم یەکگوتاریە بێتە هۆی لاوااسترکردنی قواری هەرێمی کوردستان و سێش خۆتان نەزانن بابەتی وڵاتانی ئیقلیمی کە هاتوونتە ناو هەرێمی کوردستان لەولاوە عێراق بە چەندین شێواز ئیهانەتەکا بە بڕینی بوونچەت بە ترسەوەی کە حەشتی شعبی بێت کەرکووک ئەوە تا ئەوتێت تەنانەت لە وەچە خستنەوەیە لە کەرکووک عەرب تقریبا 4 بۆ 5 هێندە لە کورد زیاترە ئەمە خۆی هەندێک زۆربەی بابەتەکان واکە کە تۆ لە لاوازیا بیت ئەم هۆکارش منە گەڕم بۆ لایەنە سیاسیەکان کە یەکگرتوونین. ئایا هاتنە ئارایی هێزی نوێ دەتوانێت گۆڕانکاری دروست بکات یان هێزە ئیسلامیەکان دەتوانن ببنە بەدیل؟ بەداخەوە ینی وەک باشم پێشتر حکومڕانەکان لە هەرێمی کوردستانە بەبێت جیاوازی هۆکار بوون بۆ لاوازکردنی پێگەی پەرلەمان ینی سە خەڵکێک هەیە ڕقی لە هەموو لایەنەکانە یان با بڵین بەشێک لەڵێ ئەو لایەنە هەر دەرەچێ من بڕۆم بۆ دەنگدان و نەڕۆم ئەو هەر دەرەچێ ئەمە هۆکارە بۆی کە خەڵک نەچێت بۆ دەنگدان سارکردنەوەی خەڵکیان متمانە نەبوونی خەڵک بە دەنگدان و پەرلەمان ئەمە هۆکاری سەرەکیە بەڵام ئێمە لێرەوە داواکەین ینی خەڵک با بڕات دەنگ بە هێزی تر تاقیکاتەوە ئەگەر پێشتر هێزی ئەلمانی بۆ با ئێستا هێزی ئیسلامی تاقیکاتەوە ئەگەر هێز ئیسلامی نیە با خەڵکی تر کە تازە هاتەوە با تاقیکاتەوە گرنگەوەی تۆ گۆڕانکاری دروستکەی ینی چەند ساڵ لە هەموو وڵاتانی دنیا سێری حیزب ناکەن سێری خزمەتەکەن ئەو حیزبێک کە خزمەتی کردو و گۆڕانکاریەکە لەوانە بتوان لە ساڵانی داهاتووشا بتوانە دەرچێت ئەگەر دەرنەچوو خەڵک سەری گۆڕێ خەڵک ئینتیمای بۆ خزمەتگوزاریە نەک بۆ حیزب بەڵام من بەداخەوە ئەوەی کە ئەچێ بۆ دەنگدان ئینتیمای حیزبی هەیە ئەوەشی کە ناڕوا ئێتیمامی ناداتێت لەبەرەوە ئەگەرێکی زۆر کەم ئەگە بەو شێوەی ساڵانی ڕابردوو بێ هەڵبژاردنەکانی ڕابردوو بێ گۆڕانکاری تۆزە زەحمەتە مەبەست لە گۆڕانکاری ئەوەیە کە لایەنی تازە بتوانێت حکوم بکاتە دەست ئەمە تۆ زەحمەتە بەڵام ئومێ دەکەین لایەنی تازە و لایەنە کۆنەکانیش هەمویان بەیەک دەست حکوومەتێکی نیشتیمانی پێک بێنن و ئەوانشی کە پێشتر بوونێتە هۆکار بۆ شکستی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەخۆیان دابچنەوە و لەبەر خاتری خوانە لەبەر خاتری قواری هەرێمی کوردستان پارێزگاری لە قوارەکە و لە خەڵکو لە خاک و خۆشیان بکەن. ئایا بزوتنەوەی ئیسلامی لە ئێستادا هێزێکی ئۆپۆزیسیۆنە یان وەک هەندێک دەڵێن بەشێکە لە دەسەڵات؟ کاتی خۆی لە هەڵبژاردننی ڕابردووە لیستی بەرەو ئیسلاحمانە بوو لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان و هەردوو لە ئەو بڕیارەدا کە حیزبێکی ئۆپۆزیسیۆن بین ئێمە حیزبێکی ئۆپۆزیسیۆنین بەڵام ئۆپۆزیسیۆنێکی بۆ شێوەیەین کە تەنها بەدەم هەڵسوکۆتمانە بێ ئێمە بە حکمەوەی کە حیزبێکین خوێنمان داوە لە شاخ و لە شار بەشدار بووین وەکو کۆمەڵێک حیزبی تر نین کە با بڵین تەنها هاتوۆتە سەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان و گوێ بە هەندێک شت نییە ئەوەی کە بەدەستی هێناوە قازانجە بووی ئەوەشی کە لە دەستی ئەدات هیچ گرفتێک نییە ئێمە ئەگەر بستێ خاکی هەرێمی کوردستان ئەگەر سانتیمەتێک خاکی هەرێمی کوردستان ئەگەر قەترێک خوێن لە هەر تاکیکی هەرێمی کوردستان بێتە خوارەوە ئازارە بۆ ئێمە چکە ئەو حیزبە ئێمە بە هەزاران شەهیدی بۆ ئەم خاکەداوە یەکەم هێز بووین کە توانیمان لە کەرکووک ڕزگار بکەین ئەمانە هەمووی باگراوندێکە بۆ بزوتنەوەی ئیسلامی لەبەرەوە ئەگەر بێجەنابتانیشی بخەمەوە لە یەکەم هەڵبژاردننی هەرێمی کوردستانە ئەو کاتە ئەوکو ئێستانە بە خۆتزانیم حیزبەکان هێزی چەکدا بوون بزوتنەوەی ئیسلامی یەکێک بوو لە بەهێزەکان ئەیتوانی زۆر شت قبول نەکە بەڵام ئەو با بڵین سەختەکاری کە لە هەڵبژاردننی یەکەم ماکرا بەڵام قبولی کرد زۆر ئاسان بوو ئێستش دوکیۆمنتەیە کە لەبەر خاتری پاراستنی قواری هەرێمی کوردستان و گەری کورد بە حکومەوەی تازە ڕاپەڕین کرابوو لە مافەکانی خۆی خۆش بوو لە هەڵبژاردننی ڕابردووە باڵن لە پارێزگای هەڵەبجە دوو کورسی هەبوو لە ئەنجومەنی پارێزگا ئەو بوو لایەنەکان ڕێک نەکەوتن لەگەڵ یەکتریا بەڵام بزوتنەوە کورسەکانی خۆی بەخشی بە هەر لایەنێک کە کورسەکەی خۆی بەکە مەزانێت لەبەرەوە بزوتنەوەی ئیسلامی ئامانجی سەرەکی خزمەتکردنە بە ئاین ئیسلام بە پلەیەکەم و دواتریش نەتەوەکەی کە لەسەر ئەوە دامەزراوە
لەبەرەوە بەشداریکردنیشی لە هەر هەڵبژاردنێکە ئەو ئامانجێ هەیە وە کورسی بێنێ نەیهێنێ زیاد بێنێ کەم بێنێ بەلایەوە گرنگە بەلایەوە ئەوەی گرنگەکە قەواری هەرێمی کوردستان وە خەڵک خۆش بژی خەڵک ئازاد بێ یعنی ئەو داهاتی کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆ نەعەدالەتی کە ئێستادا بەشەکرێ نەبێنێ بە عەدالەتدا بەش بکرێ هەر کەسە بەپێی ئاسی خۆی بەپێی شەهادەی خۆی بڕوانامەی خۆی بەپێی ماندووبوونی خۆی ینی هەموو کەس بەشدار بێ لە داهات و لە هەموو بوارەکانی هەرێمی کوردستان و بزوتنەوەی ئیسلامیش لە ئێستای بە هەڵبژاردنەکان خۆی ئامادە کردووە لە سێ باسنەی هەولێر و سلێمانی و هەڵەبجە و بە کۆمەڵێک کاندیدی بەهێز بەشداری کردو و ومێ دەکەین جیاواز لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ساختەکاری کەمتر ببێتەوە یاخود نەبێت بۆی کە ئەو لایەنانش کە ئەتوان ئەسپی خۆیان تاو بدەن لە بەڕێوەبردننی وڵاتە بتوان بێنە پێشەوە و ڕێگریان لێ نەکرێت. باشە ئەگەر ئێوە ئۆپۆزیسیۆنن بۆچی زۆر کات لە هەڵوێست و کردارەکانتاندا خەڵک وای دەبینێت کە چاوەڕوانی بڕیاری پارتی دیموکراتی کوردستان دەکەن یان شوێن بڕیارەکانی ئەو حیزبە دەکەون؟ وەڵاوە دوو ڕوئیە هەیە ڕوئیەکیان بۆ ڕابردووە گەڕێتەوە ڕوئیەکیان بۆی کە لە پرسیاری پێشەوە ئەڵەمایەوە ڕوئیەکیان لە ڕابردووە خۆتزانی هێزەکانی شاخ تۆزە ڕوبەڕووبوونیان هەبووە لە بەرامبەر یەکتریا ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هیچ ڕوبەڕووبوونێکمان نەبووە سوپاس بۆ خۆیسەش لەگەڵ هیچ حیزبێکە گرفتێکی هیچ گرفتێکمان نییە لەگەڵ هەموو حیزبەکانە ئاساییە بەڵام هۆکاری ئەوەی کە خەڵک بۆ شێوە بیرەکاتەوە یعنی پێشتر باسم کرد خەڵک ئێوێت تۆ حیزبێکی جوێن فرۆش حیزبێکی تێکدەر بەڵام پێت چاک ناکرێت ئێمەڵیم کە پێمان چاک ناکرێ باتێکیشی نەدەین ینی نامانەوێت با بڵین لایەنی ئەمنی هەرێمی کوردستان تێکچێت خۆتان زانێ ئێمە حیزبێکی چەکدار بووین لەوانەیە جۆرێک لە هەڵوێستمان هەبێت مەترسی دروست بکەین کۆمەڵی خەڵکی تر کە تازە دروست بووە هێزی چەکداریان نەبووە یان ئەندامەکانیان هەر لەسەر ئەوە ڕاهاتون کە بێچەک بوون یان سیاسی بن بەڵام ئێمە بە پێچەوانی خەڵکی تر ئێمە بە حکومێک کە پێشتر هێزی چەکدارمان هەبووە لەوانەیە قسەکردنی ئێمە جیاواز بێت لە کۆمەڵە قسەکردنی خەڵگە بێ ئێمە ئاگادار بین پێش ئەوەی پێشتر باسم کرد ئەمنیەتی هەرێمی کوردستان بۆ ئێمە لەسەر و هەموو شتێکەوەی بە حکومیەوەی ئێمە ئێستا دژایەتی حکوومەتی عێراق ناکەین دیکتاتۆر نییە و هیچ وڵاتێکی تیژ نهاتووە با بڵین بە ئاشکرا بڵێ ئێمە دژی کورد دژی قەواری هەرێمی کوردستان ئەجەنگید ئەمانەیە کورد لەناو بەرین دژی ئاینی ئیسلام ئەجەنگید شتێکی وان نهاتووە لەبەرەوە ئێمە لەناو خۆمانە وەکو برا دەمەبۆڵی هەیە لە بەرامبەر یەک بەڵام یەکتر ناکوژێ بۆی ئێمە دەمەبۆڵەمان هەیە بەڵام نەمانێشتووە کە بگاتە ئاستیەوەی کە براکانمان بریندار بکەین یان بیکوژین هەر برایەکمان بێت لە هەرێمی کوردستانە. بەڵام ئێوە دوایین حیزب بوون لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە یەک ڕۆژدا لیستی کاندیدەکانتان پێشکەش کرد ئەگەر سربەخۆن چی وای کرد هەڵوێستی خۆتان سەبارەت بە بەشداریکردن لە هەڵبژاردن ببەستنەوە بە پارتیەوە؟ ئێمە حیزبێکی واقعین حیزبێک نین کە خەڵکێنە چاوی خەڵک لەبەرێ ئەو خەڵکە خۆی دڵنیایە یعنی خەڵکیشی عوام ئەلەو بازاڕە بیهێنە ئاین لەگە ڕێزمە کە هیچ نەزانە بیهێنە بڵێ پارتی بەشداری پەرلەمان هەڵبژاردن نەکا یان یەکێتی نەیکا دڵێ ناکرێت لەبەرەوە ئێمە کۆمەڵ خەڵک نین وتم باسم ئێمە کۆمەڵی حیزبی واقعین من بەبی جنابتی هێنمەوە دڵنیا بن خەڵکی هەرێمی کوردستان لە ڕووی شاشەی ئێوە ئەگەر لەم انتخاباتشا پارتی بەشداری بکە یەکێتی بڵێ من نایکەم ئێمەش نایکین لەبەر ئێمە حیزبێکی واقعین ئەزانین ئەگەر حیزبەکان بمانێنەمانە ئەم دوو حیزبە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستانە یەکێک لەم دوو لایەنە بەشداری هەڵبژاردن نەکا هەڵبژاردن ناکرێت لەبەر ئێمە ناین خەڵکین چاوی خەڵک ئێمە ئەوە کاندیدمانەیە و ئێمە ئەچینە پەرلەمان و ئێمە بۆ دژایەتی فڵانەکەین و فڵان کەس نەیتوانی ترسا و هەموو حیزبەکان بە شێوازێک لە شێوازەکان لەوانەیە بڵێم ترسیان هەبێت لە هەڵبژاردن بەڵام تر ئەم ئەو جۆرە بانگەشانەیەکەکەن بەڕاستی خەڵک زۆر لەوە هوشیارترە بەڵام وەک جناب باسیەکەی کاتێک کە من قسێکی واقعیەکەم لەو نێوەندەیە خەڵک تۆمەتی بەرژەوەندی حیزبێکی دەسەڵاتم بۆ ئەینەکە بەس من لێرەوەی ئەڵێم ئەم جارە یەکێتی بەشداری نەکە ئێمەش بەشداری ناکەین پارتی بەشداری بکە یەکێتی نەیکا ئێمەش بەشداری ناکەین ئێمە واقعبین بین سیاست ئەگەری تیان نییە یعنی تۆ ناکرێت بڵێ ئەگەر کرا نەئەکرا لەبەری خۆتە زانی جگەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوێت من لە ماڵەکەی خۆشما بە سنووق دائەنێم ئەمە یعنی چی ئەمە ئاماژەیە بووی کە ناکرێت ئەوە لە ماڵەکەی خۆی داینا ئەی لەو هەموو شار و شارچکەی زۆنی زەرد لەبەرەوە سیاست و هەڵبژاردن ئەو شتانە ئەگەر ناکرێت بەتابەتی انتخابات کە خەڵکێکی زۆر بەشدارێکە ئەوە نییە بڵێن دوولایەن بن خوان بێکەوە ڕێکەوتن و هەڵوەشانەوە بدەست خۆیان بێ ئەمە خەڵک بەشداریەکە کاتێکە تۆ سنووقی دەنگدان لە گوندێکی هەرێمی کوردستانیش نەتوانی داینە یاخود ڕێگری لێ بکەن یاخود خەڵک بترسێن لەوەی کە خەڵک بچێت بۆ سنووقەکانی دەنگدان بەڕاستی خەڵک ناچێت
کە خەڵکیش نەچوو انتخابات ناکرێت انتخاباتیش بکرێ بە زۆرەکان فەشەل لێنە لەبەرەوە وەک باسم کرد بێ واقع بینانە سەری دۆخی هەرێمی کوردستان بکەیت ئەو خەیاڵ پڵاوی کە بەشێک لەلایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە بە ئێستەیشەوە خەڵکی پێچاواشەکەن ئەوە هۆکارە بۆی کەی سەقاڵاری هەرێمی کوردستان لە مەترسیاوێ باست لەوە کرد بەو پێی ئێوە پێشتر هێزێکی چەکدار بوون هەڵوێستەکانتان لێکدانەوە و تەفسیری جیاواز هەڵدەگرێت ئایا ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی لە هەر دەرفەتێکدا بزوتنەوەی ئیسلامی جارێکی دیکە دەست بباتەوە بۆ چەک ئێمە لە چەند ساڵی ڕابردووە کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی جەنگی کرایەوە با بڵێن وا بڵێن بزوتنەوەی ئیسلامی بە فەرمی داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە هێزەکانیان کە پێشتر هیان بۆ چەکداریان کەنەوە بۆی کە بتوانن وەکو هێزەکانی پێشمەرگە ڕوبەڕووی ئەو نەیار و نەحەزانە بنەوە لە هەرێمی کوردستان بەڵام نیان کرد ئەو بابەتێکی ترە من ئەبێ وەڵامەکەی لەوان وەرگیتەوە لەبەرەوە ئێمە هەموو کاتێک بە حکمیەوەی کە ئاینی ئیسلام و نەتەوەی کورد استراتیژمانە لە هەر کاتێک ئەم دوو بابەتە پێویستیان بە بزوتنەوەی ئیسلامی بێ ئامادەی هەموو کاتێک چەکەڵگرێتەوە هیچ هەوڵێکتان نەدا کە لیستێکی ئیسلامی سەرتاسەری پێک بهێنن لەگەڵ سەرجەملایەنە ئیسلامیەکان وڵات طبعاً ئێمە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە لە چەند هەڵبژاردنی ڕابردووە یەکەم هێز بووین کە داوای لیستی ئیسلامیمان کردووە هاوپەیمانی ئیسلامی لە هەڵبژاردنەکانی ڕابردووە بەداخۆ کۆمەڵێک لایەن بە بیان و جیاواز نەهاتنە ناو لیستەکە بەڵام خۆشبەختانە لە هەڵبژاردنی ڕابردووە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان هاوپەیمانیێکی مێژوویمان دروست کرد بەڵام وەک خۆتان نەزان لەو هەڵبژاردنەیە بە ئاشکرا ساختەکاری کرا یعنی ئەوترا ئەو لیستە 13 بۆ 15 کورسی هێناوە بەڵام کە کەمەکرێتەوە کاتی خۆشی بزوتنەوەی گۆڕان زۆر لەوە زیاترێنا بەڵام کەم کرایەوەی تر تۆ ناچاری بڵێ ڕازیە بمیان بە جۆرە جۆرەکان چۆن خوێندنەوەی بۆکەی ئەوە کرا لە ڕابردووە لەم هەڵبژاردنەشە بەڕاستی ئێمە دەرگای هاوپەیمانیمان بۆ زۆرێک لە لایەنە سیاسیەکان کردبووە بەڵامی تر دای لایەنە سیاسیەکان بەداخەوە بێ متمانەیەک دروست بووە لە نێوانیانە خاڵێکم خاڵی دومیش ئەتوانم بڵێم لایەنەکان ئەیانەوێت سقلی خوان بۆ دەرکەوێت لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە لە هاوپەیمانیەتەکەی پێشترتان لەگەڵ یەکگرتووی ئیسلامی ئێوە ڕخنەی ئەوەتان هەبوو کە هیچ کاندیدێکی ئێوە دەرنەچووە ئێستاش وەک ئاماژەت بۆ کرد بەهۆی ساختەکاریەوە ژماری کورسیەکان کەمی کردبوو ئایا ئەوە ساختەکاری بوو یان ڕێکەوتنەکەتان لەگەڵ یەکگرتوو وای کرد هیچ کاندیدێکتان نەچێتە پەرلەمان وەڵاهی ئەم جارە پێم وایە بە گفتوگۆیەکی بۆ شێوەیە نەکراوە کە با بڵێن هاوپەیمانی پێک بێنین بەڵام بۆ جای ڕابردوو ئێمە بابەتێکیان پەیوەندی بە ئێمەوە نەبوو پەیوەندی بۆ ساختەکاریە فراوانەوە بوو کە ئەنجام درا بەڵام گلەیەکەی مە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوە بوو کە بەبێ گەڕانەوە بۆ بزوتنەوەی ئیسلامی ناوی لیستەکان گۆڕی ئەوە هۆکاری گلەیەکەمان بووینە ئەوان هەر برای بەڕێزی ئەمە لەگەڵ نەوەی نوێ لە پارێزگای هەڵەبجە بڕیار بوو بە یەک لیست بەشداری بکەن بەڵام دواتر پاشەکشەتان کرد ئایا هۆکارەکەی ئەو ڕخنانە بوو کە ئاڕاستەتان کرا یان بۆچی کشانەوە لەو هاوپەیمانێتیە بەڵێ وڵات طبعاً ئێمە باسم کرد هەمیشە ئاواتمانە لە هەرێمی کوردستانە یەکگوتاری هەبێت هەتاکو لایەنەکان هاوپەیمانی زیاتر بێک بێنن دەنگی کەمترە هەتاکو هاوپەیمانی زۆرتر بێ لە پەرلەمان دەنگی کەمتر توانای ڕێککەوتن و ئەو شتانە زیاترە لەگەڵ جوڵانەوەی نەوەی نوێ لە گنجینەوەیەکمان هەبوو بەڵام ئێمە هەر کارێک ئەنجام بدەین پێشتیش لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان کە باسم کردیان هەر لایەنێکی تر هەر جوڵەیەک بکەین کاتێک کە چوونە پەرلەمانیش لە مەخیرەوە ئەگەڕێنەوە بۆ شورای بزوتنەوەی ئیسلامی شورای بزوتنەوەی ژەگەڕێتەوە کادری پێشکەوتەکانی لە خوارەوە ئەوان چه بڕیارێک بدەن ئێمە پابند دەبین بە بڕیاری زۆرینەی حیزبەوە لەوانەیەکێک لە هۆکارەکان ئەو بابەتە بوو بێ سوکە بڕیارێکی لێ درا بوو بەڵام هێشتا کاندیدەکانمان با بڵین بە لیستێک تەقدیم نەکردبوو بەڵام وەک باسم کرد دوای ڕاوێژ لەگەڵ کادیرانمانە پێیان باش بوو کە بەسەر بەخۆ بێت ئێمەش ئەو سوکە ڕێکەوتنەمان هەڵەشانەوە بە شێوەیەکی گشتی ڕخنە لە ئیسلامیەکان دەگیرێت بەوەی لە کاتێکدا یەک دین و بەرنامەیان هەیە ئایا پێویست دەکات دابەش بن بەسەر چەندین حیزب و بەرەدا کامیان بۆ ئیسلام و موسڵمانان باشتر دەبوون بوونی یەک حیزب یان چەند هێز و ئەجەندایەکی جیاواز وڵا بەتەکیید ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی بە ناوی دایکمان لەوانەیە ئەو پرسیارە لە لایەنە سیاسیەکانی تر بکەی لەوانەیە ئەوان وەڵامەکان باشتر بێت چونکە ئێمە حیزبی یەکەم بووین ئەوان بە شێوازەکان جیابوونەتەوە و نیشەخاقیان دروست کردووە لەوانەیە هۆکارەکەی بۆ ئەم گەڕێتەوە بەڵام خۆشبەختانە حیزبی ئیسلامی یان ڕەوتی سەلەفی ڕەوتی سۆفی یەک ئاڕاستەمان هەیە ئاڕاستەمان قورئان و سونەتە ئیتر ئەگەر جیاوازێکی دنیاییمان هەبێت لەوانەیە زووتر بگەین بە
حلکردن چارەسەرکردنی بەراورد بە ئەوەی کە ڕێککەوتن لەگەڵ لایەنە سیاسەکانترا بەڵام بۆ وەڵامی ئەوەی جەنابەت بە دڵنیاییەوە نەک ئەوەی لایەنە سیاسی ئیسلامیەکان یەک گوتار و یەک هەڵوێست و یەک حیزب بن باشترە هەموو کورد یەک بێت باشترە بەس بۆ وەڵامی لێکترازانە ئەوە بێت لەوانی بکەی هەر لە ناو بزوتنەوەی ئیسلامیدا کۆمەڵێک کێشەی ناوخۆیی و دابەشبوون ڕوویدا ئایا ئێستا یەک بزوتنەوەی ئیسلامی هەیە یان دوو بزوتنەوە ئێستا بزوتنەوەی ئیسلامی هەر یەک بووە لە ئەوڵ تا ئاخر یەک بوو بەڵام تر کۆمەڵی خەڵکی تر بە بیرڕای جیاوازیان بە هەر کێشەیە کە خۆیان باسی بکەن ڕۆشتونتە دەرەوە بزوتنەوەی ئیسلامی خۆی ماوەتەوە لە ئێستا بزوتنەوەی ئیسلامی هیچ کێشێکی ناوخۆیی نییە وەسپاس بەخوا ئەگەر خۆتان ئیعلامین لە دوای کۆنگری بزوتنەوەی ئیسلامیەوە بزوتنەوەی ئیسلامی کۆمەڵێک چالاکی نەوەعی کردووە کە ئەتوانم بڵێم لایەنە سیاسەکانی تر هیچ کامیان نەیان کردووە دەرکیان پێ نەکردووە خۆتەزانی ئێمە شەهیدەکانی شاخمان بە تایبەت ئەگەر ڕێزلێنانێکیان بۆ بکەی ئەو خەڵکە دڵی پێی خۆشە تۆ نەفرێک شەهیدە پێ لە پێناو ڕێبازی ئاینی پیرۆزی ئیسلام یان لە پێناوی پاراستنیەتەوەکەیە ئیتر ناڕەحەتە ناکرێت تۆ بژگێ بخۆی ئێمە سپاس بۆخوا لە هەرێمی کوردستان لە زۆر لە ناوچەکان و لە ناوچەکان تیش بەرنامەمان هەیە کە بیکەین ڕێزلێنان لە بنەماڵی شەهیدان لە کەم ئەندامان ئەمانە هۆکارێکن بۆی کە حیزب ئاسوودەیە مشکلیتیانەیە بۆی بیر لەم شتانە کاتەوە لەبەرەوە گەر تۆ مشکلێتە بێ بە دڵنیاییەوە ناتوانانی هەنگاو بۆ کۆمەڵە شتی کۆمەڵاتی بکەی کە پێشتر ئەنجام نەدراوە لەسەر ئاستی جیهانی ئیسلامی کێشەیەکی گەورەتر هەیە کە ئەویش نیگەرانی موسڵمانانە لە حیزب و حکوومەتە ئیسلامیەکان لە بەرامبەر بێدەنگی و بێهەڵوێستیان سەبارەت بە ڕەوشی غەزە و فەڵەستین ئایا هەڵوێستی ئێوە وەک حیزبێکی ئیسلامی کوردی چییە لەو بارەیەوە طبعا ئێمە بێت لە دوو لاوانە سێکین وەک جەناب باس کرد ئومەی ئیسلامی لەگەڵ هەرێمی کوردستان بەداخۆ ئێمە بە ئەمەگەر سەریکین وەک خوان خوشکبرایانی غەزە باسیەکەن ئەو هەموو شەهیدە ئەو هەموو برینارە ئەو هەموو لە برسە ئەمرێ نەتوانرا ئومەی ئەتوان بڵم بەناو ئیسلامی جوڵەیەکی نەکرد نەیتوانێت جگە هێشتا جگە لەوەی کە ناشتنی یارمەتیان بن پلانیشیان بۆ دانن لەگەڵ نەیارەکانیان بەداخەوە ئێمە ئەومان پێخۆبڵ نییە وەکو هەرێمی کوردستانیش خۆ دەزانی ڕۆشتن بۆ غەزە یان هاوکاریکردنی سەربازی یان با بڵێن ئینسانی بە غەزە تۆزێک ناڕەحەتە تۆ پێت ناکرێت چکۆ لەوەی تۆ دەوڵەت نیت دومیش تۆ حیزبێکی ئەوەنە کاریگەر و گەورە و فراوان نیت کە کاریگەری دەبێت لەسەر کۆمەڵێک وڵات تۆ بڕێ هاوکاری غەزە بکەی بەڵام ئەوەی کە کراوە دوو بابەتە دوعای خێرێکە هەموو مسلمانانەوە بەیانەکەن دووەمیشیان سپاس بۆخوا هەر سێلایەنە ئیسلامیەکە توانیوانە لە ڕووی مادی و بە کۆکردنەوەی هاوکاری مسلمانان هاوکاری باش بگەنە خوشک و برایانمان لە غەزە ئەوەی کە ئەکرێ تەنها ئەوە ئەکرێ بەڵام ئەگەر وڵاتێک بێت بڵێ ئێمە خەڵکێکە بین بۆ غەزە بۆ بەرگریکردن لە قیبلەی یەکەمی مسلمانان لە مسلمانان خودی خۆیان لەو قەناعەتام خەڵکێک لە هەرێمی کوردستان ئامادەی هەبێت بڕات بۆ ئەوێ بەڵام وەکو حیزب پێم وانیە ئەو توانایان هەبێ لەوانەیە ئێستش خەڵک حیزبی ئیسلامی هەر نەبێ هەر مسلمانێک بێ لەوانەیە بڵێم وەلائیشی بۆ حیزبی ئیسلامی نەبێ بەڵام کە ئەو مناڵ و ئافرەتانە ئەبینێ بێت هاوان شەهید دەکرێن لە ڕووی ئینسانیەوە لەوانەیە زیاتر هەڵوێستیە بێ لەوانەیە ڕێ بکرێتەوە ئەو خۆی بڕانی پەیوەندی بە حیزبی ئیسلامی شەوە نەبێ بەڵام لە حیزب ئیسلامیەکانە بە تەکید لەوانەیە خەڵکێکی زیاتر ئامادە بێت چۆن ماڵ و سامانی خۆی بەختەکە ئەوینێرێ بۆ فەڵەستین بە هەمان شێوە گیانی خۆشی بەختەکان